پاش 5 ڕۆژ لە دیارنەمانیان تەرمی دوو خوشک لە سنووری قەزای چەمچەماڵ دۆزرانەوە. ئەو دوو خوشکە کە تەمەنیان 20 ساڵە لە ڕۆژی شەمەی ڕابردووەوە بێسەر و شوێن بوون و لایەنە ئەمنیەکان لێکۆڵینەوەیان لەبارەی دۆسیەکەوە دەست پێ کردووە. سەرکەوت ئەحمەد بەڕێوەبەری ڕاگەیاندنی پۆلیسی پارێزگای سلێمانی بە پەیامی ڕاگەیاند پاژەوەی چەند ڕۆژێک بەسەر دیارنەمانی ئەو دوو کچەدا تێپەڕی و نەدۆزرانەوە دوێنێ جارێکی دیکە پۆلیس و ئاسایش و تیمەکانی بەڵگەی تاوان دەستیان کردووە بە پشکنین و بە دوواداچوون. دوجاریش توانیان دوو گۆڕ لە تەنیشت یەکدا بدۆزنەوە کە 6 سانتین مەتر قوڵ بوون و تەرمی دوو کچەکەی تێدا بووە. دیارە ئەم دوو کچەی کە ئێستا کوژراون و لاشەکانیان دۆزراوەتەوە دایکیان لە باوکیان جیابۆتەوە. ئەم کچانە لای باوکیان بوون، دیارە باوکی ژنیە ناوەتەوە و کچەکان لای باوک بوون. کێشەیە کەوتۆتە بینیان دیارە ماوەیەک لەمە پێشەم دوو کچە لە توندوتیژی خێزانی لە چەمچەماڵ سکاڵیان لە باوکیان تۆمار کرد. ئەمانیان چەند؟ یەکیان 2000 واتە 20 ساڵە، یەکیان 2003. سکاڵیان لە باوکیان تۆمار کردی تر بە هەر کێشەیەک بێ ساڵەکە تۆمار کراوە دواتر هاتوونەتەوە ماڵی باوکەکە. تەرمی دوو خوشکەکە بەیانی ئەمڕۆ لە گۆڕستانێکی کۆنی نزیک گوندی برایماغا لە نزیک ناوچەی شوان دۆزراوەتەوە. سەرکەوت ئەحمەد دەڵێت ئەو دوو خوشکە شوێنەواری فیشک بە جەستەیانەوە دیار بووە و تەرمەکانیان ڕەوانەی پزیشکی دادی کراوە بۆ پشتڕاستکردنەوەی کوشتنەکەیان و وردەکاریەکەی کە ئایا شوێنەواری چەند فیشک بە جەستەیانەوەیە. ئەو دوو خوشکە کە دانیشتووی گوندێکی سەر بە قەزای چەمچەماڵ بوون پێشتر دۆسییان لە فەرمانگەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی هەبووە بەهۆی بوونی کێشەی خێزانیەوە. هەر لە سەرەتای دیارنەمانی ئەو دوو خوشکەوە باوکیشیان دیار نەماوە. هەر بۆیە وەکو بەڕێوەبەری ڕاگەاندنی پۆلیسی پارێزگای سلێمانی دەڵێت باوکەکە خۆی شاردووەتەوە و گومان زۆرە ئەو تاوانەکەی ئەنجام دابێت. تیمەکانی بەڵگەی تاوان کۆیان کردوتەوە شوێنەکان فیشەکە بەڵام تهدید ناکرێت لە بەرەوەی هەفتەیەک 6 ڕۆژ بۆ هەفتەیەکە بێکم دوو لاشەی لە ژێر گڵان. بەڵام ئەوەی کە تیمەکانی بەڵگەی تاوان کۆیان کردوتەوە بە فیشەکە چەند فیشەکە و لەکوێوەیە ئەوە دواتر نوژداری دادوەری یا تۆبعادلی بۆمان پشتڕاست دەکاتەوە. ماڵەکە چۆڵ کراوە، کەس لە ماڵەکان نییە ئەو مای ئایلێت یا ژیانستا کەسی تیان نییە. پۆلیس چۆتە ماڵەکە بۆی بزانن ئایا لەوێ کوژراون یا لەو شوێنی کە دۆزراوەتەوە کوژراون. پشکنینیان کردو کەس لە ماڵەکان نییە. واتە دوای کوژرانیم دوو کچە هیچ کەس لەو ئایلێ لە شارۆچکەی شۆڕشان نەماون. ئێستا لێکۆڵینەوەکانی پۆلیس بۆ دەرخستنی وردەکاری تاوانەکە و دەستگیرکردنی ئەنجام دەرەکەی بەردەوامە. باوکی ئەو دوو کچە کە تۆمەتباری ڕووداوەکەی تا ئێستا نەتوانراوە دەستگیر بکرێت. هێشتاش بە وردی هۆکاری کوشتنی ئەو دوو خوشکە نەزانراوە. بەڕێوەبەری ڕاگەاندنی پۆلیسی پارێزگای سلێمانی دەڵێت لەبەرەوەی ڕووداوەکە کوشتنە پێویستی بە سکاڵا نییە و پۆلیس لە لێکۆڵینەوەی خۆی بەردەوام دەبێت بۆ ئاشکراکردنی وردەکاریەکەی.